خراپی و کەمی کارەبای نیشتیمانی کێشەی 3 مانگی ڕابردووی ژمارەیە گوندی کوردنشینی سنووری ناحیەی شوانە. گوندەکانی دووبزنی و کارێز و بیراڵک و حەساری وەلی پاشا و قادر عەلی و قزڵقایە و ئۆمەربەگ و قادر زەمە و گۆگجا ئەو گوندانن بێکارەبایی ڕەز و باغەکانیانی بەرە وشکبوون بردووە و پرۆژە ئاژەڵی و پەلەوەرەکانیشان لە زەرەری تەواودان. من قاعم هەیە نا ساحیبمان ماوە هەمووی سوتاوە کاکە ئەخە یعنی نابێ من ئەم مانگە 3500 لترم گاز سەرف کردووە لە مدەی 35 دانە ڕۆژە، یعنی ئەگەر کارەبا هەبێ من مەسروفی ئەو قاعەکەم ئەوە نابێ، یعنی بای تقریبا 4 ملیۆن و ڕبعی بەس گازم کڕیوە. لە ماوەی ئەم مانگەیە 6 ماڵمان ڕۆیشتووە. ئەوە گەنجەکان زۆربەی زۆریان ئەیانەیە بڕۆن هیچ مەسلحەتێکیان لە دووبزنی نەماوە، ئاوی نەبێ و کارەبای نەبێ و عیشەتی نەبێ، ناچار ئەبێ سەر هەڵبگرێ بڕوا. من بۆیە ئەم هاوار و هەرایە ئەەکەم بۆ ئەوەی حکومەت بێتە سەرخەت لەگەڵمانە. ئەم کارەبایە هەر نەبێ ڕۆژی 3 سەعات بۆ بیرە ئیتوازیەکان دابین بکە ئاو خواردنەوەی هەبێ خەڵک نەڕوا بەملاو بەولایە. کارەبایان نەبووە داوامان لە بەڕێز مدیر ناحیە کردووە، لە پرساوی کۆمیتە کردووە، بەڕێوەری کارەبا کردووە، ئەنجومەن ئەمڕۆ خڕەوە بووینە بڕیار درراوە کێشەکان چارەسەر بکەن. بۆ چارەسەری کێشەکانیان گوندنشینان هانایان بۆ بەڕێوەبەری ناحیە و کارەبای شوان هێنا لەگەڵیان کۆبوونەوە، بەڵام لێرەش تەنها چارەسەرێکی کاتیان بۆ دانرا. ڤیدەرێکی تایبەت هاتۆ لە دارەمانە بۆ ئێرە ئەوە چکە زەختێکی زۆر گەوری لەسرە بۆ ئەو چەندەی کە ئێمە لەسەر ئەو ڤیدەرەیە بەش ناکە و ڕایشی ناگرێ. ئێمە ئەوە خۆشببختانە بەڕێز وەزیری کارەبا حەتەیەکی بۆ ئێمە داناوە، ئەوە خەریکەوەین کەوا چەند ڤیدەرێ تری لێ دەرکەین و بۆ ئەوی تەوزیعی کردن بەناو هەموو شوانە ئەو دیانەش دوایی لێ پێبەش نەبێ لەو ڤیدەرەیە، بەس ئێمە ئیسەوە حەلیکی وەقتیمان بۆیان داناکەوە بتوانین بە تەناوب یان بە قەتع چەندەیەک ببڕین دوای بدێنە چەندەیەک بۆی هەتاکو ئەم ئەزمەیە بڕاتە ڕێوە. مەترسی گەورەی بێکارەبایی چۆڵبوونی گوندەکانە، چونکە گوندنشینان پێیان وایە پێنەدانی کارەبای پێویست پێیان ئامانج لێ چۆڵبوون و خاپۆرکردنی گوندەکانیانە. خراپی دۆخی کارەبا گەشتۆ بە دۆخێک کە تەنها لە ماوەی 1 مانگدا 6 ماڵ ئەم گوندەیان بەجێهێشتووە. ئێستا هەڕەشەی چۆڵبوون لەسەر تەواوی ئەو گوندانە هەیە کە کێشەی نەبوونی کارەبایان هەیە بۆ پێی کارەبا بۆتە هۆی نەبوونی ئاوی خواردنەوە و ڕاگررتنی تەواوی پرۆژەکانیان. کارۆن محەممەد کورساد نیوز گوندی دووبزنی لە ئاسنووری پارێزگای کەرکووک.